لە ماوەی ڕابردوودا بەردەوام راپۆرت و بەدواداچوونەکانمان بۆ ئاراستەیەدا بووە کە موچە نییە و بازار سستە. لە ئێستادا موچە هاتووە و حکوومەت دوای ماوەیەکی زۆر موچەی دابش کرد. دەمەوێ بە دوواداچوون کەم بۆ ئەوەی کە ئایا تا چەند هاوڵاتیان ئەوێرن دەست بخەنە گیرفانیان و پارە خەرج بکەن و ئومێدیان هەیە کەسی ڕۆژی دیکە موچە وەربگرنەوە. لە ئێستادا وەرزی زستانە و پێداویستی هاوڵاتیان بۆ جلوبەرگی زستانە زۆرە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و نائومێدیان و وەبەرچاوڕوون نەبوونیان لە ئایندە کە کەی موچە وەردەگرن ناوێرن زوو بچن بەدەم خواستەکانیانە و جلوبەرگی نوێ بکڕن، بە ناچاری بیر لە بەکارهێنانەوەی جلەکانی ڕابردوو و ساڵانی ڕابردوویان دەکەن. لەم بەرنامەدا سەرنجی هاوڵاتیان و فرۆشیاران وەردەگرین و بزانین تا چەند هاوڵاتیان دەوێرن لەم وەرزی سەرمایەدا دەست بخەنە پارەکانیان و جلوبەرگی زستانە و پێویستەکانیان بکڕن، یان نا تەنها چاویان لە کڕینی پێداویستە سەرەکیەکانی وەکو خواردەمەنیە و جلوبەرگیان تا ڕادەیەکی زۆر وەلا ناوە. لەگەڵمانە بن و پێکەوە گەڕانێک بەناو بازاڕدا دەکەین. پێش قەیرانی دروستکراوی دارایی، هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ وەرگرتنی موچەکانیان و هاتنی وەرزێکی نوێ بە تایبەت زستان جلوبەرگەکانیان تەواو نوێ دەکردەوە. بەڵام ئێستا هاوڵاتیان چاویان تەنیا لە پڕکردنەوەی پێداویستیە سەرەکیەکانە و جلوبەرگی ساڵانی ڕابردوویان بەکاردەهێننەوە. هاوکات بەهۆی هەرزانی نرخەوە بازاڕی لەنگە گەرم بووە. كورة كاس نايكا كنا لك كاك ساعتك معملاك انا بعد زيت الناب قنجي الله والله النبي وزررك اي جاران بيوتا دجا ما ناي يستالي بلف سيونيو وتني وبازار سخت وقراني اندروس كردو امشر وشور روتي كردوينو ترخوا ان شاء الله تاكي كواي تراوي تاكا ان شاء الله كاكا دوو دەسەڵات و دوو بنەماڵە دەستیان کردووە بەسەر خێروبێری ئەم وڵاتە و تەواویتر حکومەتیچی یەخەڵ نەمەعاشێ و نەکاسبیێ و نەکارێ و دەستیان خسۆتە بینەقاقی ئەم خەڵکەوەیتر خەڵک چی بکایانی کوورە پارە هەر نەما پارە نەما کاسبی نەما حرەکە نەما هیچ نەماوە کوورە پێشووتر با بە نیعمەتی خوا بوو نەما زەمانی خێر ڕۆی تەواو تازە ناشی بینی و هەر بەرەو خراپیە ڕۆ. فرۆشیارانیش بەڕوونی هەست بە سستی بازاڕەکە دەکەن و دەڵێن تەنانەت هاتن و دابشکردنی موچەش بازاڕەکە هاوشێوەی پێش قەیرانی دارایی ناخاتەوە جوڵە. وڵای سە شتی هەرزانە خۆزە مەکسیەمەی دێنە 5,000 داران جاران 10,000 بوو سەرزان بوو بە چیە پارە نییە معاش نییە و تر خەڵکە لێرەوەی پار لەبەرەکەم و با نەیکڕم بۆ ساڵی کەین تازاکڕم خەڵک زیاتر بەلای خواردنە زیاتر خواردنەگا کڕێ زەرورە ئەڵێ جلد زەرور نییە چۆنە بێت بایەوە هەیە لە بەریکە بەس خواردنەکە زەرورترە ڕۆژانە پێداویستی ماڵ خواردنوانە کڕن خۆی بازارە بە تەواوی گەڕۆ بۆ سەر موچەکە موچە کابرا موچە وەرەگرێ عنی بە 3 مانگ جارێ وەرەگرێ بیدا بە کرێخان و بیدا بە خواردن بیدا بە جل بۆ مناڵ نازە بیدا بەچی اینجاریش عنی بە ڕایەوە بازارش وەستاوە ئام وەستاوە یان بازارە زۆر کەسبوونی پێوە دیارە وا سەرما هات ئەو کەسی ئەگەر پارەیەکی معاشێکی وەرگرت بێ لە دوای 6 ڕۆژ یا 7 ڕۆژ ناتوانێت دەستخاتە پارەکەی و سەرفیکا لەبەرەوەی بۆ مانگی داهاتوو هیچ بەرچاوڕوونیەکی نییە لەبەرەوە ئەمەش کاری کردوتە سەر بازار و زۆر بێ بازاڕی دروست کردووە خەڵک ئەگەر پارەشی پێبێ ناتوانێت سەرفیکا لەبەرەوەی ئەڵێ نەوەکو ئەم جارەش معاش نەبێ یا جاری کە دوا بکەوێ بەشم ناکات. بەهۆی دۆخی ناهەمواری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بێباکی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم تا دێت سێکتەرە گرنگەکانی ژیان لەبەر یەک هەڵدەوەشێت. ئاسۆیەکی ڕوونیش بۆ چارەسەری بنەڕەتی هەست پێ ناکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.